ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی بە یارمەتی هاوکارانم لە خزمەتتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەم هەفتەمان. یەکێک لە نەخۆشیەکان کە بەربڵاوە نەخۆشی شەکرە یا مەرەسقاند یا هەرۆ دیابەتە کە لە ناو کۆمەڵگا بڵاوە و بەتایبەت جۆرێکیشی هەیە کە بە جۆری دووە ئەناسرێت، ئەو جۆرەی کە وابەستەست بە ئانسولینی لەش کاتێکە کەمەوە بێتەوە یا تەئسیری نەمێنێت ئەو دیابەتە تێتە پێشەوە. حاڵەتێکی زۆریشە، یانێ نەخۆشیەکی دەگمەن نییە، نەخۆشیکە بەنسبەت بەربڵاوە هەیە، نەخۆشینێکی متابولیکیە لە لەشە. بەرنامەی ئەم هەفتەمان لەسەر توێژینەوەیکی نوێە، ئەڵبەتە سێدانە توێژینەوەت لە سێ شوێنی جیاجیا، بەڵام هەمووی لە ماوە زەمەنێکی مەحدودە بووە کە هەر سێکمان ئێمە بۆ ئێوە بەڕێزان کۆ کردووەتەوە و توێژینەوەیکی نوێ بۆ چارەسەرکردنی دیابەتی جۆری دوو بە شکڵێکی زەعیف، نە ئەوە کە چارەسەرکردنێکی هەتایی لە ڕێگەی سروشتیەوە، لە ڕێگەی تەبیعی کە ئەو ڕێگە سروشتیە خواردنە. تاقیقاتەکە لەسەر سێ جۆر خواردن کراوە کە ئەو سێ جۆر خواردنە ئەتوانێت کاریگەری بێ لەسەر نەخۆشی دیابێت و بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆلی بکە. هەروەکە عەرز خزمەتتانەوە کرد لە سێ شوێنی جیاوازە ئەو لێکۆڵینەوە کراوە، توێژینەوە کراوە و تقریبەن ئەوە توێژینەوەکە ئەتانی بێژین ساڵی پار لە نێوان 10 و بەهمەن مانگە بووگە و ئاخرەکەی هەر ئەم ئوردیبەهێشتیانێ مانگێک 40 شەو لەوە پێش، ئەتانی بێژین نزیکەی 40 شەو لەوە پێش بووگە کە دوو تاقیقی تر کراوە کە لەسەر سێ جۆر خواردنە. بۆ خواردنەکانیش ئەوە بینەرانمان من عەرز خزمەتیان کەم تقریبەن لە کوردستانە ئەتانم بێژم هەر سێ جۆرەکەی بەردەسە. ئیتر شاید جۆرێکی کە نۆعی میوەس، هەم بەهۆی ئەوەی کە میوەیەکی تازەیە چەند ساڵێکە لە بازاڕە هەیە، ئاشنایی کەمە، و هەم ئەوەیشە کە لە کوردستانە شەرایط ئاوهەواکەی ئەوەیە کە سەمەر نادات ئەو دارە. بەڵام من بە دوواداچوونەوە بۆی کرد، ئەمە چەند ساڵە لە ئێرانە هەیە ئەو میوەی ئاوکادووە و لە ئەو بەشەی کە بێژین بە باکووری ئێرانە لەو بەشە شماڵیە بەهۆی ئەو ئاوهەوا هەیە ئەو میوە هەیە، یانێ ئێران خۆی ئەتوانێت ئیسا وارد نەکات یا تەولید کنەندە بێتتر بە نسبەت ئەوەی کە چەندێک جواو نیازەکان باتەوە. من بەڕاستی نازانم یا ئەزانم کە حتمەنە ئەمیش وەکو باقی میوەکانی تر قیمەتەکەی لە بازاڕە وەکو ئەو میوەکان تر وەحشت ناکە بەو شێوە وەزعیەت اقتصادی هەیە. بەڵام دوو جۆری کە یەکێکی جۆوە، یەکێکی ڕۆنێکە کە لە نەعنە ئەگیرگێت، ئەوانە تقریبەن ئەتانی بێژین بەردەسە. پس ئەو تاقیقا کە کراوە لەسەر سێ جۆر خواردنە، یانە سێ جۆر مادەی خۆراکیە کە تەئسیریان هەیە، کاریگەریان هەیە لەسەر دیابەتی جۆری دوو. دیابەتی جۆری دوو بۆ دەرمانەکەی دوو ڕێگەی هەیە. یەک دەرمانێکی هەدەفمەندە، یانێ هەر ئەو دەوا گەرەسە کە ئەنووسرێت شێوەی قورسە زۆرتر بۆ دیابەتی جۆری دوو، هەر لە متفۆرمین، گلوبینگلامیت، ئەو دەرمانگەرەی کە جۆرگەری تر کە بۆ دەرمانی قەن هەیە. دوومیشی گۆڕینی شێوەی ژیانە، یانێ ئەو سەفکی زندگیە ئەبێ بگۆڕگێت. چۆن بگۆڕگێت؟ بە جموجۆ فعالیەتێکی ڕۆژانە تاو جێگە بتوانین بێ حرەکەتی لە شەوانە ڕۆژێک کە ئێمە کەمە بکەینەوە. ئەوە دەرمانەکەی دیابەتی جۆری دووە. ئەگەر لە حاڵەتێکە لە لەشە ئانسولین کە قەنەشکێنێت تەرەشح نەکرگێت، یا ئەوەی کە تەرەشح بکرگێت بەڵام تەئسیری نەبێت لەسەر شکاندنی قەنەکە، ئەوە ئەتوانێت بێت بە تعریفی دیابەتی جۆری دووە کە ئێمە ئەیناسین. و بەرنامەکانی پێشوو تریشمان
لەسەر ئەم دیابەتە بەتایبەت دیابەتی جۆری 2 یا دیابەتی گەورە ساڵانیشی پێژن هەر تاقیقێک تازە کراوە دەرمانگەرێکی تازە شێوەکانی کە گۆڕینی ژیان فعالیەتگەرێکی ڕۆژانە ئەتوانێت تەسیری بێت لەسەر ئەم دیابەتە بەرنامەمان بووگە بەرنامەی ئەم جارێشمانە هەروواکە عەرز خزمەتتانم کرد توێژینەوەیکی تازەست کە لەسەر 3 جۆر خواردن کراوە گزارشەکە تقریبان خانمێک کە خۆی ساڵیانی ساڵ پسپۆڕی نەخۆشیگەر متابولیکی و داخڵی لەشە کۆی کردووەتەوە و هەر سێ متاڵعەکەی کردووەتە یەک دانە مەقالە ئەوە تەنزیمی کردووە ئەوەی کە لە سەرەتای ئەو معڕەفی ئەو مەقالە کە خۆی نووسیویە وە ئەڵێت کە بازێ لەو متاڵعاتە کە لەم ماوە ئەنجام دراوە زۆر بازێ جاریش ئێمە لەبەرچاوی ناگرین یعنی دەرمانی سروشتیە تەسیراتی چەند مادەیان لەسەر نەخۆشی دیابەت نیشان داوە متاڵعەیەکیان کە یەکێک لەو مەوادانە کە هەیە جۆوە کە ئەو جۆیشە لە بازاڕە هەیە بەڵام معموڵەن بە جۆی دووسەر ئەناسرێت بەس شێوەی کیسە کاتێکە ئەفرۆشرێت لەسەری نووسراوە کە جۆی دووسەرە کە ئەمە تەسیری هەیە لەسەر کلۆسترۆڵ کام کلۆسترۆڵ ئەو کلۆسترۆڵی کە خراپە بە کلۆسترۆڵی خراپە ناسرێ کە LDL پێژن خۆ کلۆسترۆل لەسەرەوە بێت یەکێک لەو حاڵەتانەسە کە تەسیری هەیە بۆ توشبوون یا کەسانێکە توش بوون بە دیابێت معموڵەن ئەو کلۆسترۆلیانن دەرسەدێکی زۆریان ئەو کلۆسترۆڵە خراوە یانە LDLەکەیان ئەڕواتە سەرەوە ئەم متاڵعات نیشانی داوە کە مەصرەفی ڕۆژانەی جۆ تا چه ئەنازەیەک ئەتوانێت تەسیری بێت لەسەر کلۆسترۆڵ و کلۆسترۆلیش دواتر لەسەر ئەو نەخۆشی شەکرە یا دیابەتە کنترۆل بۆ کنترۆڵی قەنی خوێن دیسانەوە لەسەر ئەو میوە تاقیقی کراوە کە من حتمما لە ناوەڕۆکیانە تاو جێگەی مەجالمان بێت من حتمما بەحسەکەم کە یعنی ئەو مەقالە شیەکەینەوە کە تەسیراتەکەی چۆنە بە چه ڕەوشێکە کە تەسیری بووگە و ئاخردانەکەیشی ئەوەیە کە نعنا کە سەوزەیکە بەڵام ئەم جارە نە ئارەق نعناکە بەڵکو ڕۆنی نعنا کە ئەوە ئەتوانێت یارمەتی دەربێت بە هێنانە خوارەوەی فشاری خوێن کە فشاری خوێنیش خۆی معموڵەن دەک دیابەتی جۆری 2 ارتباطی هەیە یعنی زۆرێک دیابەتی جۆری 2یان هەیە ئەو زەختی خوێن لەسەرەوە ئەو فشار خوێنە ئەوەیە کە تەسیراتی هەیە ڕۆغن نعنا حتمما ئشارەیان پێکەین خۆب دیارە لەو مەقالە هەر ئشارەی کردووە کە دیابەتی جۆری 2 نەخۆشیکی درێژخایەنە کە لەسەر سڵامەتی متابولیک یانی سوخت و سازی لەش تەسیراتی خۆی دانێت زمانێکە کە لەش ناتوانێت ئەنسولینی کافی دروست کاتە ئەوەی کە لەش ناتوانێت بۆ ئەنسولینە جواب باتەوە یعنی ئەو قەنێکە لە لەش هەیە جواب ناتەوێتەوە بۆ ئەنسولینێکە تەرەشح کردێت هەروەکە وتمان دەرمانەکانیشی وتویە کە دەرمان دارویە زندگی گۆڕینیە ئەوانە ئشارەی پێ کردووە تاقیقاتەکەیش لە مەجلەیەکە بە ناو مێدیکال نیوز تودەی یا ئەخباری ڕۆژانە یا ئەمڕۆی پزیشکی چاپ کراوە کە هەر سێ لێکۆڵینەوەکە کە وتم بۆ ئەسیلەی خانمێک کە پزیشکی نەخۆشیگەر داخڵی و متابولیسمە هەرسیانی کۆ کردوێتەوە یەکەم بابەتەکەی کە ئشارەی پێکردووە لەسەر ئەو جۆی دووسەرەسە وا معرفی کردووە کە ئەسلحەیەکی مەخفیە لە دژی کلۆسترۆلی خراپ یعنی لەبەرچاو نەبووگە ئیسا متاڵعاتێک لەسەری نەکردووە بەڵام مەبەستی ئەوەیە کە ئەبێ بزانین ئەمە یەکێک لەو سلاح گەرەسە کە ئەتوانێت لە دژی کلۆسترۆلی خراپ بەکاری بۆن ئەم توێژینەوە لە زانکۆی بوون لە وڵاتی ئاڵمانە کراوە تقریبان
ساڵی پار بووگە تایم بێژین 5-6 مانگ لەوە پێشەوە تاقیقاتە کراوە لە 10 بەهمەنی 1404 نەتیجەکەیان ئیعلام کردووە. یافتەکە وەیژێت کە ڕژیم غەزایەکی کەم کالۆری خۆ جۆ کالۆری هە لە خوارەوە ئەنرژی هەیە ئەنرژی ئازادەکە کالۆری هەیە بەڵام کالۆریەکەی بەنسبەت ها لە خوارەوە ئەتوانێت سەتحی کولسترۆڵی LDL یا هەر کولسترۆڵەکە مزیڕە تۆرێکە بەرچاو بێت بێتێتە خوارەوە یعنی ئەوەی کە پێ ئەڵێن کاهش کولسترۆل یا LDL ئەمە لە مەسرەفی جۆ کە غەزایەکی کەم کالۆریشە ئەبینرێت. تقریبا ئەو محققانە کە ئەو کاریانە کردووە دوودانە کارازماییان کردووە کارازماییەکە هەم موازی بوو بە تەسادفی کۆنتترۆل شدەیش بووگە یعنی کەسانێک کە نەخۆشی دیابەتیان هەیە تەغزیان داوە پێیانەوە هەروەها دوو گروپ بوون گرویکی ئازمایش کە ئەو گروی ئازمایشە تاقیقەکە مستەقیم لەسەریان کرا گرویکیش بۆ گرویکی کۆنتترۆل کە دیابەتیان بووە بەڵام ئەم ڕژیم جۆی دووسەرە بێژین ئەو ڕژیم غەزایەکی سە جۆی دووسەر چۆن مەسرفیان کردووە ئەوە نەبووگە یاک ئەگەریش بووە زۆر کەم بووگە. ئەوەی کە هاتووەتە دەستیان ئەو محققانەی ئەوانەی کە کاری توێژینەوەکەیان کردووە زانیویانەکە ڕژیم غەزایی جۆی دووسەر شامل 300 گرام لە 2 ڕۆژە داویانە بۆ کەسانێک کە مورد ئازمایش قراریان گرتووە یعنی 300 گرام لە 2 ڕۆژە مەسرفیان کردووە لە ئاخرەوە ئەمان ئەو شتێک کە بینیویانە هاتنە خوارەوە یا کاهشێکی 10% لە سەتحی کولسترۆڵی خۆین بووگە بینەران هەر ئەو سەد کولسترۆڵەوە لە نەزەری بگرن کە کولسترۆڵە خراپەکە ئێمە ئەیژین کە LDL ئەم کولسترۆڵە 10% کاهشی پەیدا کردووە. خۆ ئەتوانێت شاید مقدارەکەی کەم بێت بەڵام هەر ئەوەی کە چەندێک بەر بە زەرەر بگری قازانجە ئەوە ئەتوانێت قازانج بێت. لێرە جۆ تقریبا ئەتوانێت معدە پڕ بکات یا ئەو کەسە هەست بە برسیەتی بکات دواتر یا معدەی خاڵی بێت بۆ ئەوەیشە جوبرانی کە کردویانە لەسەر ئەو گروی تاقیقیە بۆ جوبرانی ئەو بەشەی لە مەعیدە کە خاڵەیە یا بۆ جوبرانی برسیەتیەکە لە دوو شت ئیسفادەیان کردبوو یەکێک سەڵزیجات دویشی میوەکان بۆ ئەوەی کەش ڕژیم غەزاییەکەیان تەکمیل بێت. ئەمەی کە هەم جۆیان مەسرف کردووە هەم میوە و سەوزی لە 2 ڕۆژە تقریبا نیمەی کالۆریان دەریافت کردووە یعنی پێشتر بۆ نمونە ئەگەر 1000 کالۆریان دەریافت کردو بێت ئەمجارە 500یان دەریافت کردووە ئەوە ئەنازەکەی یعنی تقریبا دەریافتی کالۆریشیان هاتووەتە خوارەوە. ئەوەی کە ئەو تاقیقاتە یەک شتێکە زۆر جالبە ئەوەیە کە بەردەوام بوونیە یعنی چەندێ ئیدامەی بووگە ئەو کەسانێک کە ئازمایشیان کردووە لەسەریان چەند ڕۆژ ئەو 300 گرم جۆیانە مەسرف کردووە تقریبا ئەسەراتەکەی تا 6 هەفتە دوای ئەوەیشە خۆی نیشان داوە کە ئەمە ئەتوانێت ئەو نقطە بێت کە نقطە قووەتی ئەو تاقیقاتەسە یعنی سەد کولسترۆڵەکە لەو ئەنازە بە ماوەی 6 هەفتە قراری گرتبوو یا لەو حاڵەتە هەرما بوو. دیارە بۆ ئەوەی کە ڕژیم خواردنێک کە جۆی دووسەر بێت احتماڵی هەیە ئەو کەسە هەست بە برسیەتی کات یا بزانێت کە ئەنرژی نییە چونکە ئەنرژی لە شیشکەم بێ کالۆری کەمەوە بێتەوە شاید ئەحساس بەوە کات کە تااقەتی کارکردنیشی نەمێنێت ئەوان وتویانە کە ئەتوانێت کەسێک کە کولسترۆلی ها لەسەرەوە یا ئەوەی کە دیابەتی هەیە و کولسترۆڵەکەیشی ها لەسەرەوە ئەم ڕژیم غەزاییە بەکاربێرێت بۆ ئەوەی کە لە مدەتێکە ئەو کولسترۆڵە سەتحەکەی تاین بێت. من لێرە ئەگەر پرانتزێ باسکەم تا بڕینە سەر مۆرد غەزاییەکەی دووم یا ئەو میوەی دوومە لەسەر ئەم جۆی دووسەرە جۆی دووسەر معموڵەن لە وڵاتگەری
ڕۆژاوا پوورە هەیە، یعنی کیسەگەرێکن پوورن بە شیر بە ئاوداخ دروست دەکرێت. دروستکردنەکەشی هەر ئەوەنە 2 دقیقە تا 5 دقیقە کات ئەبات، قوڵتێکی لیاد ئەکوڵێت، هەرەوەنە 5 دقیقە دوایەوە غەزایەکی حازرە. هەتانی بێژین لە شکل و شەمایەڵە نە 100% وەکو ئەو حەلیمەسە، بەڵامێتر نە گۆشتی هاتیە نە ئەو ڕۆنە کە ئێڕژنە سەر ئەو حەلیمە ئەوە نییە، یا گەنمەکەیشی هەیە. ئەوانە مەسرفیەکەن، یانێ سبحانە بەتایبەت بۆ مناڵ یا بۆ گەورە ساڵ ئەوانە مەسرفیان هەیە کە پوورەی پێژن. من بە دوواداچوونم کرد کە بزانم ئەم پوورە بەو شێوە هەیە لە ناو بازاڕەکانە، دیم نییە، بەڵام تقریبەن حاڵەتی وردکرایی هەیە کە وتراوە کە هەم بۆ دروستکردن لە ناو سوپە ئەتانێ ئستفادە کردێ، هەمەتوانێت لە ناو نانە ئستفادە بکرێت کە پەرەکی پێژن، یانێ ئەوەی کە لە کارخانەکانە هەیە جوێت دووسەر پەرەکە تقریبەن ئاوا ڕوشوشیان کردووەتە سەو، یانێ بڕوشیان داوە. ئەتوانێت کەسێک کە کولۆسترۆڵە خراپەکەی هەیە ئەوە بەکاربێرێت، ئیسا ئەگەریش شاید دروستکردن نانەکەی یا ئەوەی کە ئەو حاڵەتە کە منێژم دەکشیر یا ئاوە بە ئەنازێک دروستیەکە ناو قاولەمە لەسەر ئاگرە داینن، هەرەوەنە 2 تا 5 دقیقە ئەکوڵێت و دوایەوە حازرە، ئەوە دروست نەبێت. بەڵام ئەوە لە بازاڕەکانە هەیە، ئەوە ئەتوانن وەکو سوپ یا ئەگەریش کرار لە ناو نانە بەکاربگێ. معموڵەن بۆ کەسانێکش کە دیابەتی جۆری 2یان هەیە ئەڵێن کە نانی جۆ باشترە لە، یانە مەسرفکردن نان جۆ باشترە بۆیان لە نانی گەنم. دوومین مۆرد ئەو میوەسە کە میوەی ئاڤۆکادۆوە، وتم کە میوەی کە شاید چەند ساڵێکە هاتبێت، هێشتا خواردنەکەیشی شاید عادی نەبێت بۆ ئەوەی کە میوەیەکی تازەست. ئەم میوە تاقیقاتێکە لەسەری کراوە لە ئوردیبەشمانگە بووگە، یانە تقریبەن هەرەوەنە 40 شەو لەمەوبەر بووگە، 40-45 ڕۆژ لەوەبەر بووگە، نیشانی داوە کە خواردنی ڕۆژانەی یەک دانە ئاڤۆکادۆ بەڵام ئەنازەی هەیە، ئەو ئەنازە گەورەیە ئەتوانێت لەگەڵ کۆنترۆڵی باشتری قەنی خۆینە ارتباتی بێت. ئەم متاڵعەیشە تقریبەن سەر کەسانێک کردویانە کە دەور کەمەریان بووگەیان ئیزافە وەزنیان بووگەوە تەمەنیان لە تا 25 ساڵ بوو، یانە 25 ساڵ بەرەوژوور نەبووبن. ئەتوانین بژین کە 25 ساڵە تەمەنە بووگە کە ئەمان ئەنجامیان داگە، تاقیقیان کردووە، تاقیقەکەیشیان 6 مانگ درێژەی کێشاوە و هەر ڕۆژ 1 دانە ئاڤۆکادۆ ئەو کەسە خواردوویە. وتم ئەنازەکەی نە متوەسط بووگە نە چکۆلە بووگە، تقریبەن ئاڤۆکادۆیەکی گەورەست. ئەنازەی هەر بژین نارنگیکە، ئەنازە پرتەقاڵ نابێت، ئەنازەی نارنگیکە. ئەوە بووگە کە ئستفادەیان کردگە، هەر 2 گرویشاندان ناگە بۆ من تیمێکە تیم ئازمایشەکە بووگە، هەموو ڕۆژەی 1 دانە لەو میوەیانە پێداوە. تیم دوومەکەیش ئیتر احتماڵی بووگە لەو 6 مانگە هەر ئستفادەی نەکردبێت، 1 جار 2 جار یا 10 جار ئستفادەی کردووە. ئەو 2 تیمیانە بەڕەسی کردووە. بزانین لە ئاخر دەورەکە چیان دیوە، ئەوانەی کە ڕۆژانەی 1 دانە ئاڤۆکادۆی گەورەیان خواردووە، بار گلیسیمی ئەو معیارێکە بۆ ئەنازەگیری قەن، ئەژێ ئەو بار گلیسیمیانە هاتووەتە خوارەوە، یانێ بار گلیسیمی کە ئەو معیار ئەنازەی بژین قەن خوێنەکە بە سادەتر قەن خوێنەکەیان هاتووەتە خوارەوە. بەڵام محققێتر کە محققێکی تەغزیەست ئەو وای وتووە خۆ یەکێتر لە خەواسێک کە ئەم میوە ئەتوانێ بیبێت ئەوەیە کە ئەتوانێت خاسیەتێکی هەست زگ تێرەکات، یانێ ئەو حاڵەت تێرکردنیشی هەست ئەبێت تاقیق بکرێ ئایا هین میوەکەس یا هین ئەوەسە کە چۆن کەسی 1 دانە گەورەی خوا تا ماوەی هەست بە تێریەکە، یانە ئیشتیهای نییە شتێکی تر خوات، ئایا علەتی ئەوەسە ئیشتیهاکەی کەمەوە کردووەتەوە، شتی کەمی خواردووە، یا تەسیراتەکە لە تەسیر مستەقیمەکە هین ئەو میوەسە. دیارە ئەم گرووە خۆیان تەوزیح داوە کە تەسیر مستەقیمەکە هی میوەکەیە.
ئاخرین مۆردێکە خۆراکیە سەوزەی نەعناس، بەڵام ئەم جارە ڕۆنێکە کە لێ ئەگیرگێت بن بۆ ڕۆنەکەیش بازم سەرنجمدا هەیە لە بازاڕە، هەر ئەنازەی شیشەگەرێک دەوا هەن ئەنازەی هەرەونە 300 میلی ئەگرێت، وەک قەترەی چاوێکە گەورە کەمێک زیاتر ئەنازەکە لە بازاڕە هەیە. من حتمما ئەو ئەنازەیشیە کە چەندێک ئەگەر مەسرف کردێت عەرز خزمەتانەکەم، بەڵام پێشەوە بزانین ئەو متاڵعاتە چی وتووە. بۆ سەرتیترەکە وایان دیاری کردووە کە ڕۆن نەعنا ئایا هاوپەیمانە لە دژی ئەوەی کە فشار خوێن لەسەرەوە بێت. خۆ بیزە شاید بینەران بێژن دیابەتمان وت، ڕۆن نەعنا و فشار خوێنیان وت، چونکە ئەوانەی کە دیابەتی جۆری دوویان هەیە دەرسەدێکی زۆریان فشار خوێنیشیان هەیە، یانی فشار خوێنەکەش خۆی ئەتوانێت تەسیری بێت لەسەر حادبوونی ئەو قەن خوێنە. لەو تاقیقە کە خۆیان نووسیویانە نەتیجەکەی کە لەو مەجەلە ئیعلام بووە، نووسیانە عەلاوە بەر ئەوەی کە قەن خوێنی سەرەوە و کولێسترۆڵ لەسەرەوە لە نەخۆشیگەر دیابەتی جۆری دووە ئەبینرێت، فشار خوێنی سەرەوەیش یانە فشار خوێن لە بانەوە بێت، ئەویش یەکێک لەو مشکڵاتەسە کە دەک دیابەتی جۆری دووە ارتباتی هەیە، یعنی ئەو پەستان خوێنە ارتباتێکی مستەقیمی هەیە و ئەم ڕۆن نەعنا تەسیری هەیە لەسەر ئەم فشار خوێنە کە کۆنتڕۆڵی کات. ئەڵێت کە 50 تا 80% ئەو کەسانەی کە تحت تاثیر ئەم نەخۆشیە مزمنە هەن، هەم کولێسترۆلیان ها لەسەرەوە و هەم فشار خوێنیان، یعنی 50 تا 80% کەسانێک کە دیابەتی جۆری دوویان هەیە، هەم کولێسترۆڵەکەیان ها لەسەرەوە و هەمیش فشار خوێنەکەیان، و ئەم ڕۆن نەعنا تەسیری لەسەر فشار خوێن هەیە. بزانین ئەوەی کە نووسیویانە ئەڵێت کە یەکێک لەو دەرمانە تەبیعیانەسە کە کەمتر ناسیاوە بۆ ئەوەی کە دەرمانی فشار خوێن، منزوریان ئەو ڕۆن نەعناسە. متاڵعەکە هەر ئەمیش هەر لە ئوردی بێشمانگە کراوە، وتویانە ئەوانەی کە ڕۆن نەعنایان مەسرف کردووە فشار خوێن سیستولیکەکەیان 8.6 میلیمتر جیوە هاتووەتە خوارەوە. ئەو 8.6 ئێمە چۆن مەسەڵێژن فشاری 12 لەسەر 7، منزور ئەوە نییە 12کە 8 بێتە خوارەوە فشار بێتە 4، چۆن ئەوە میلیمتر جیوەس بە 120 بە 7 یا 8 ئەناسرێت ئاوا بێژین، یعنی یەک ژمارە ئەتوانێت تەسیری بێت. ئیسم من عەرز خەمەتانەکەم کە ماوەکەی چۆنە. تاقیقەکە 40 کەسیان کۆ کردوێتەوە، 40 کەسەکەیش پەرۆندەی پزیشکیان بووگەوە، ماوەیەکی زۆر جیا لە دیابەت فشار خوێنێکی سەرەویان بووگە. ڕۆژانە 100 میکرۆلیتریان داوە بە ئەم کەسانە، یعنی ئەو 40 کەسەی کە فشار خوێنیان بووگە، فشار خوێنێکی زۆر لەسەرەوە عەلاوە بەر دیابەتەکە 100 میکرۆلیتریان داوە بۆ 40 کەسە. 100 میکرۆلیتر تقریبا ئەوێتە 2 قەترە. ئەو ڕۆن نەعنایشە ها ناو شیشەگەرێکە کە قەترچکانیە، یعنی ئەگەر ناو ئاوە مەسرەفیکە یعنی لیوانی ئاو دابنیت، 2 قەترە ئەوێتە 100 میکرۆلیتر لەو ڕۆغن نەعنا. دیارە هەر بازم ئازگروی تریشیان هاوردووە کە وەکو کۆنتڕۆڵ دایانن کەسانێک کە فشار خوێنیان بووگە و ئەم ڕۆن نەعنایانە داوە پێیان. معموڵەن ئەوەی کە مرتب یعنی ڕۆژانە ئەو 2 قەترەیە دەریافت کردووە، 2 قەترە زیاتر لەوە، متوەجی بووبن کە فشار خوێن سیستولیکەکەیان هاتووەتە خوارەوە، هەروە کە وتم ئەتوانێت یەک ژمارە بێتە خوارەوە، یعنی ئەگەر 14 بێتە 13، 18 بێتە 17. و دوومی حاڵەتێک کە متوەجی بووبن لێدانی دڵیان بووگە، لێدانی دڵی ئەو کەسانە لە حاڵەتێکی ئیسراحەتیش لە حاڵی خوارەوە بووگە. دیارە کەسێک بەناو جاناتان سینگلێر کە خۆی نووسەری متاڵعەکە بووگە، ئەوەیان نێوتووە کە ئێمە عەلاقەمەند بووین کە ئەم متاڵعە بکەین، چونکە پێشتر ئەمانزانی لە ناو نەعنا
تەرکیباتێکن کە فعالیەتی بیۆلۆژیکیان هەیە یانە فعالن لەبار بیۆلۆژیکەوە بەتایبەت منتۆل و فلانویدەکان کە ئەو دوو دانە مادەن لە سەوزەی نەعنا هەن کە ارتباطی مستەقیمیان هەیە لەگەڵ تەنزیم فشار خوێنە. دیارە ئەو مەطلبە وانوزێت نەعنای خاڵیش یان ئەو سەوزە بە خاڵی دەک خواردنیشە مەسرەفیەکەی بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانێت تەئسیری بێت لە سەر فشار خوێن یا فشار خوێن بێتە خوارەوە. ڕۆن نەعناکە یارمەتیەکە بە شلبوونی ڕەگەر خوێنی. ئەوە ڕۆن نەعنا. من لێرە یەک شت هاتەوە خاترم عەرز خزمەت بینەرانی بکەم کە نەعنا خۆی یانە سەوزەی نەعنا کاناڵێک هەیە کە کاناڵ کەلیسیۆمی پێژن لە لەشە تەغیرات و تەنزیماتێکە کە کەلیسیۆم لەش ئەنجامیات ئەوە تەئسیری هەیە لەسەر فشار خوێن. پێشتریش یانێ پێشتر منزور مەوەسە زیاتر لە ساڵ و نیوە لەوە پێش تاقیقاتی تریش کرابوو هەر لەسەر سەوزەی نەعنا کە لەسەر ئەو کاناڵ کەلیسیۆمیە کە تەئسیری هەیە لەسەر فشار خوێن و تەئسیری هەیە لەسەر دیوارەی ڕەگەر خوێنی کە تەنگەوە بێتەوە فشار ئەڕواتە سەرەوە. ئەوە متاڵعەیەکی تریش بوو کە ساڵ و نیوە 2 ساڵەوە پێشکرا بوو کە ئەتوانێت فشار خوێن بێرێتە خوارەوە. بەڵام یەکدانم متەخەسس قەلبیش خۆ ملاحەزاتێکی بوو نووسیویە کە ئەبێت زیاتر تاقیق بکرێت ئەو گروی ئازمایشە 40 کەس بووگن ئەبێت لە سەر گلوڤەرێکی زیاتر 400 کەسی 4000 کەسی یانە گرووەکە گەورەترەوە بێتەوە ئازمایشە بکرێت بۆ ئەوەی بزانین ئەم ئەسەراتە کە هەیەی ئەم ڕۆن نەعنا پایەدارە یا موقەتیە. مەبەست ئەوەتە تا زمانێکە مەسرەفی ئەو تەئسیریە هەست یا ئەوەی کە مەسرەفت کرد بوو نمونە یەک دانە شیشەیەت مەسرەف کردیسە بە یەک مانگ 40 شەو تەواو بوو تەئسیری درێژخایینی هەیە یا هەر ئەو ماوە بووگەکە تەئسیری بووگە. بینەرانی خۆشەویست لێرەشە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان کە جۆی دووسەر ئاڤۆکادۆ یا ڕۆنی نەعنا تاقیقاتێک کراوە کە ئەتوانێت تەئسیراتێکی باشیان بێت لەسەر نەخۆشی دیابەتی جۆری 2. هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بوو بێت بە یارمەتی هاوکارانم من بەرنامەمانە ئامادە کرد. لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ ئێوەی خۆشەویست ئاوات و ئەرزوو.